بۆیە فاکت چێکینگ لە سەحافە ڕۆژنامەنووس خۆی ئەبێ بیکات. لە هۆتێل تایتانیک ماوەی 2 ڕۆژە خولێک بۆ بەشێک لە ڕۆژنامەنووسانی پارێزگای سلێمانی بەڕێوە چوو. خولەکە لە چوارچێوەی پرۆژەیەکدایە کە سەنتەری میترۆ بۆ داکۆکیکردن لە مافی ڕۆژنامەنووسان ڕایگەیاندووە بۆ بەرزکردنەوەی ئاستی هۆشیاری دژ بە هەواڵی ناڕاست و چاواشەکار لە هەرێمی کوردستان. نیگەرانێکی زۆر هەیە لە ئێستادا باس لەوە دەکرێت کە سۆشیال میدیا بە تایبەتی کە جۆرێک لە فۆزایتیایە جۆرێک لە ئاشتی کۆمەڵایەتی تێکداوە هەروەها بابەتی کوتاهی ڕۆکوکینی زیاد کردووە و هەروەها زانیاری نهێنی کەسەکان پادەزراونین بۆیە ئێمە لە ڕێگەی ئەم پرۆژەوە هەوڵی ئەوە دەکەین کە ئاستی توانای ڕۆژنامەنووسان بەرز بکەینەوە بۆی کە چۆن مامەڵە لەگەڵ هەواڵەکاندا بکەن چۆن مامەڵە لەگەڵ ئەو پرسانەدا بکەن کە ڕۆژانە تێتە بەردەمیان و دیانەت ڕووماڵی بکەن بۆیە لە ئێستادا زەڕورە چۆلای هەموو ڕوونە ئێستا ئەو نیگەرانیانە گەیشتۆتە ئاسێک کە هەوڵ دەدرێت بە یاسا میدیا ئەلیکترۆنی ڕێبخرێتەوە. وا بڕیارە خولەکە بۆ هەر یەک لە پارێزگاکانی هەولێر و دوهۆک و هەڵەبجە و دەڤەری گەرمیان بەڕێوە بچێت. بەشداربوویەکی خولەکەش بە گرنگیەوە باز لە بەڕێوەچوونی ئەم جۆرە لە خولانە دەکات بۆ زیاتر هۆشیاربوونی ڕۆژنامەنووس لە بەرامبەر ئەو زانیاریانەی کە بەدەستی دەگات. ئێستا زۆربەی میدیاکان ئەکەونە ئەو هەڵەتەوە کە پەلەیانە لە دانانی هەواڵ ینی پەلەکردن لە هەواڵە سەرچاوی نادروست بۆ بڵاوکردنەوەی هەواڵ خێراکردن لەوەی کە هەر دەستگایەک وا بیەوێت کە خۆی هەواڵێکی پێبێ بەپە لە پێش هەموو دەستگاکانی تر دەبنێ ئەمانە میدیاکانی خستۆتە جۆرێکەوە کە لە لای هاوڵاتی متمانیان نەماوە بەڕاستی. ڕاهێنەری خولەکە ئاماژە بۆ ئەوە دەکات کە میدیای کوردیش هاوشێوەی میدیا جیهانیەکان تووشی زانیاری هەڵە و چاواشەکاری بووە. هۆکارەکەشی دەگەڕێنێتەوە بۆ تێکەڵبوونی پارەی کەسایەتە سیاسیەکان بە میدیا. کێشەکە ئیمڕۆ بەبوونی سۆشەل میدیا و بە ئەوەی کە هەموو کەسێکمان ئیمڕۆ ئەتوانێت هەواڵ و زانیاری بڵاوکاتەوە ئەم دیاردەیی زۆر زیاتر کردووە و ئەم فەوزا و قەرەباڵغی کە هەیە لە زانیاری لایەنی سیاسی کە ئەجەندای سیاسی خۆی هەبێ سوودی زۆر لێوەرەگرێ چونکە جێشی ئەلکترۆنی ئەبێت بە ژووری میدیای سێبەری ئەبێت ژووری ئەلکترۆنی وای ئەبێت کە بە ئێمە ومانان ناکرێ ئەمیشە. نزیکەی 2 مانگا کەمپینی زانیاری ڕازنەک چاواشەکاری ڕاگەیەندراوە بۆ ئەم پرۆژەیە هەڵمەتێکی بەربڵاو لە سۆشیال میدیا ئەنجام دراوە بۆ ڕوبەڕووبوونەوەی هەواڵی فەیک و چاواشەکاری. لە چوارچێوەی پرۆژەکەدا هەوڵ دەدرێت لایەنی پەیوەندیدار و حکومەتی هەرێمی کوردستانیش بەشدار بن. لەگەڵ ئەوەشدا بڕیار وایە ئەم کەمپینە بچێتە نێو زانکۆکانی هەرێمی کوردستان. هەوڵیش دەدرێت ڕێکەوتنامەیەکی شەرەف لەگەڵ دەستگا میدیایەکان داواژۆ بکرێت کە لەمە بەدوا هۆشیارتر بن لە مامەڵەکردن لەگەڵ هەواڵی ناڕوون و چاواشەکاریدا. لەنیا بەختیار وێزگە نیوس سلێمانی.